دیارە زۆربوونی حاڵەتەکان و لە ئێستاشدا بۆەوە هەنگاو دەنێت کە لە حاڵەتەوە بەرەو دیاردە بڕوات فرێدانی منداڵ و ئەشکەنجەدانی منداڵ لە کەرکووک دیارە ئەم بابەتە تەنها لە کەرکووکانیە بەڵکو لە شار و ناوچەکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستانیشدا بەدی دەکرێت بە دیاریکراوی ئەمڕۆ لەسەر پرسی کەرکووک دەوەسم کە لە ماوەی مانگی ڕەمەزاندا وەکو پۆلیسی کەرکووک تا ئێستا ئاماژەی پێوە کردووە 13 منداڵ فرێدراون و ئەشکەنجەدراون. لەسەرم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا دەکەم. میوانەکەیشم بەڕێز عامر شوانیە کە بەڕێزیان وتەبێژی بەڕێبەرایەتی پۆلیسی کەرکووکن ڕاستەوخۆ لە کەرکووکەوە میوانی منن. کاک عامر سپاس وامە دەبوونت. دەمەوێت بزانم بۆچی ئەم حاڵەتانە هێندە زیادی کردووە لە کەرکووک؟ بەڵێ سڵاو ڕێزمان هەیە بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی کەناڵی کورسات. ئێمە وەکو پۆلیسی کەرکووک ئەو حاڵەتانێکەوە لە مانگی ڕەمەزاندا ڕوویدا لە کەرکووک لە حاڵەتێکەوە بۆتە دیاردەیەک بەڕاستیەوە لە بەس لە ئاستی کەرکووکدا نییە بگەڕێنەوە ئێمە دێنە سەر ئاستی عێراقدا ئەوە دەگەڕێتەوە بۆ هاتنی کۆمەڵێ خەڵک لە دەوروبەری کەرکووکەوە بۆ ناو شاری کەرکووک. ئەوە کەسانش زۆربەیان نەخێندەوارن، زۆربیان ئاستی سەقافیان نییە. کاتێک کە دێن ئەم کەسانە دێتە ناو شاری کەرکووکەوە زەحمەتە لە مامەڵەکردن لە ناو شارەوە لە بینی دەشت و شارە سێرەکەی بە ناوی تربیەتەوە هەڵەسێ لە مناڵدانی. ئێمە دژی ئەوە نین بەتەنیا لە مناڵێک بدرێت لەبەر تربیەتی یاخود زلەیەکی لێدا یاخود عەزێتێکیدا لەبەرەوەی بەرژەوەندی ئەو منداڵەیە مستەقبەلی ئەو منداڵە تێک نەچێ، بەڵام نەگێتە ڕادەی ئەوەی ئەو منداڵە داخ بگرێ، ئەو منداڵە هەڵگرێ بدرێتە عەرزە جمجمەی سەری بشکێ و بگێتە مستەشفاکان. بەڕاستی ئەوە تربیەت نییە. ئەمە یەکەم سەبەبی ئەوەی کەوە ئەم دیاردەیە زۆری کردووە. یەکەمی ئەو خەڵکانەیەکەوە لە دوای 2014 دوای شەڕەکانی داعشدا دێهاتەکانیان تێکس و هاتنە ناو شاری کەرکووک و دیاردەیە لە ناو شاری کەرکووک زیادی کرد. دووەمی باری ئەقتصادیە. سەرەکەی زۆربەی خەڵکەکان کەوانیانە بێ پارە و پولن دەگەڕێنەوە بۆ ناو ماڵەکانیان لە حاڵەتێکی عەسەبیدان لە مناڵەکانیان دەدەن بە بیانووی ئەوەی کەوا بێکارە یاخود بێزارە کاری نییە. هەمان شت دەگەڕێتەوە دێنەوە سەرباری سوالکردن. چەندین مناڵ بە بۆنەی سوالکردنەوە دیاردەی سوالکردنەوە ئەشکەنجە درێن، لێ ئەدرێن، جانیان ئەستێنن لەبەرەوەی تا پارەی پێپیاکەن. سەرکەن خەڵکانێ زۆر لە پشتەوەن ئەچن مناڵەکانیان توش ئاهەتێکەکەن دەستێشکەن یاخود دەمچاوی جانی ئەستێنن ئەیاندەن بەکرێ ڕۆژانە ڕۆژی بە 10,000 بێ یاخود 15,000 بێ ئەیاندەنە کرێ تا بڕۆن سواڵی پێ بکەن و بێتەوە. ئەمەش زۆرێکە لە ئەشکەنجەدانە و گرێتەوە باری اقتصادی. سێم حاڵەتمانەوەیەکەوە دێتەوە ئەم دیاردەیە زیادی کردووە نەبوونی یاسایەک. کاتێک کە یاسایەک نییە من وەکو پۆلیسی کەرکووک یاخود یا پۆلیسی هەرچی شارێ بم ڕوبەڕووی ئەو کەسانە ببینەوە کەوا ئەم کاراکەن وای کردووە ئەم دیاردەیە زیاد بێ. خەڵک ئێستا نەگەر لەو ڕادەیە دەرچووە بتوانێت منەظەماتی مجتەمع مەدەنی بتوانێت بڕۆ ڕێنمایی خەڵک بکە، خەڵکانێ بە قسەیکە. ئێستاکە وای لێ هاتووە ئەبێ بە یاسا ئەم کەسانەی وەکو دەوڵەتەکانی ئەوروپا و ئەو دەوڵەتانەی دیکە هەر کەسێک هەستێ بە ئەشکەنجەدانی مناڵەکەی ئەبێ ڕوبەڕووی یاساوە بێ، بتوانین مادەیە قانونی هەبێ لە پەرلەمانی عێراق تەشریع بکرێ، من بتوانم دەستگیری کەم و ڕەوانەی دادگای کەم و سزا بدرێت تا ئەم ڕادەیە تەواو بێ. بەڵام نەبوونی ئەو یاسایە وای کردووە ئەم حاڵەتانە زیاد بێ و ئێمەش بەبێ دەسەڵاتی بوەستین بەرامبەریان هیچ کارێک نەکەین. ئەمە یەکێمانە و ئێمەش ئەوەی کە تۆمار کرا لە پۆلیسی کەرکووک تەنانەت ئێمە مناڵانە لە دوو بڕگەی یاسایی هەیە لە قانونی عێراقیە کە معاملەی لەگەڵەکە مادەی 76 و 78. مادەی 76 بریتە لە مناڵانەی کەوا فڕێ ئەدرێن بێدایک و باوکن ئەوەی کە لە ڕووی ناشەرعیەوە دێت یاخود لە کارێکی دیکەوە ئەو مناڵە فڕێ ئەدرێ بێ یاسا ئەوە بێدایک و باوکە بێ فەرقکرێەوە پێی مادەی 76 مامەڵی لە دەکرێت. ئەوەشیکەوە دایک و باوکی هەیە سەرەکەی لە شەڕەکانی داعشدا دایک و باوکی لەدەستدا یاخود دایک و باوکیان مردوونەوە فاتیان کردووە یاخود بە کارێکی هاتوچۆیە یاخود هەر شتێ بێ ئەو مناڵە بێ کەس ماوەتەوە. ئەمە فەرقەکە بەپێی مادەی 78 مامەڵەی لەگەڵ دەکرێت. ئەم یاسایەشە گەڕێتەوە ساڵی 1983. باشە کاگامر ئەو مامەڵانی کە باسێکی بەپێی مادەی 76 و 78 کە مامەڵیان لەگەڵدا دەکرێت مامەڵەکە چییە؟
لە کەرکووکە خانەیەکی تایبەت هەیە بۆ چاودێریکردنی ئەم منداڵانە کە بێسەرپەرشتن ئەخۆ جەنابە باسی لێەوە کرد کە بە ڕێگەی ناشەرعیەوە دێنە دنیا و دواتر دایک و باوکەکان دەستبەرداریان دەبن دواتر چیان لێ دەکرێت کە دەهێنرێنە بنکەکانی پۆلیس لە کەرکووکە. بەڵێ ئێمە شۆنە تایبەتمان هەیە پێلەندارە لە ئەیتام ئەو شۆنە لە کەرکووک مناڵێ ئەگرێتە ئەستۆی خۆی ئەو مناڵانەی کەوا بێدایک و باوکن کەسیان نیە ئەو مناڵانش بەڕاستی ینی عەدەدەکەیان کەمە ینی دەگەڕێتەوە بۆ 6 بۆ 7 منداڵ لەوە زیاتر ئەو توانایی نییە لە بەرەوەی جێگاکە بای خۆی شۆنێوێ ینی زۆر زەحمەتە تەنە خێزانێک لە ماڵەوە 2 نەفرن مناڵێ ناتوانن بەخێوکەن بەڵام ئێمە 7 مناڵ لە ناو یەک خانوویەکدا مامەڵەکردن لەگەڵیانە زەحمەتە پێداویستەکانیان زۆرە ئەبێ ئەو شۆنە گەورەتر بێ فراوانتر بێ خەڵکێ زۆرتر لەسەری کار بکە ئەوانەی کەوا کاتێک کە ئەچنە ئەو شۆنەش بە پێی یاسا ئاڕۆن ئەوە نییە من بری دۆزمەوە و وەکو پۆلیسی کەرکووک بتوانم بڕۆم ڕادەستی ئەو شۆنەی بکەم و لەوێ دای بنێم ئەمێ دادوەر خۆی فەرمان بدا ئەو کەسە بچێتە ئەوێ ئێمە لەم ساڵەدا دوو حاڵەتمان هەبوو بەداخەوەی چێکیان گیانی لەدەستدا فڕێدرا بۆ لە بەردەم مستەشفایەک لە گەڕەکی حەدیدیەکان مناڵەکە لە دایک بوو شەو تا بەیانی ما بۆ لەو سەرمایە گیانی لەدەستدا نەمانتوانی نەگەیشتین ئاگامان لێبێ و بیدۆزینەوە ئەوەی دیکەشیان لای نزگەی مستەشفای حەی نەسر بوو ئەوەیان بە خۆشبەختانە توانیمان بگەین پێی و ببینە مستەشفا عیلاجات وەربگرێ ئەو شعینە چەند سەعاتێک لەبەر ئەو سەرما و باران نەبووە ئێستاش وا لە مستەشفا لە ژێر چاودێری پزیشکەکانە بەڕاستی ئەوان خزمەتی ئەەکەن و ئەوان خواردن و مەقەیەتی ئەبن زۆر بەسپاسەوە ئەو کەسانی کە وایسە لەوێ دکتۆرن و سستەرن ئەوان بوونەتە دایک و باوکی ئەو منداڵە ئەوانەی کەوا دیکەشکەوە لە عمرێکان ئەتوانن بەخێو بکرێن لە دار ئەیتامن ئەوانە جیاوازن ئەبێ لەو شۆنە بە پێی یاسا و بە پێی قەراری قازی بچنە ئەو شۆنە ئەوانش ئیجراعاتی تەبەنیان زۆر زەحمەتە بە ئاسان ناکرێت هین بکرێت بەروی قانونی عێراقی مەجالی داوە بۆ ئەو کەسانێکەوە بە پێی مادەی 76 ئەو کەسێکەوە بێدایک و باوکە بەلایەنێکی غیر شەرعیەوە هاتووە توانی تەبەنی بکەیت دای بنەی دای خۆت و بە چەند ڕێنماییەک و یاسایەکی تایبەت مەثەن ئەو کەسە دایک و باوکێک مەثەن مناڵیان نابێ تەڵەبێت تەقدیمەکەن بۆ قازی بە هەردووشان ئیمزای لەسەر بکرێ ئەیدەنە دادوەرش ئەبێ تەئکید کە لە حاڵەتی ئیجتیماعیان ئەمانە ئەتوانن ئەم مناڵە بەخێوکەن باری اقتصادیان باشە ئەو کاتە فەرمانی ئەوادا ئەو مناڵە لای بمێنێ بۆ ماوەیەکی کاتی 6 مانگ دوای ئەوە هەمان شت باحەتی ئیجتیماعی ئەنێرێ بزانێ ئەم مناڵە شۆنوڕەی باشە و ئەتوانێت حتا وەسیەتنامەش بکە ئەنجا ئەو مناڵە تەسجیلەکە بەناو ئەو کەسەوە بەڵام ئەو کەسانێکەوە باوکیان دیارە ئەزانن کێیە ئەوە بە هیچ قانونێک ناکرێتە ناو ئەو کەسانەی دیکەوە بە پێی مادەی 78 لە بەرەوەی مامەڵەکردن لەگەڵیان ناوا وەکو کافلەتیمە بێ ئەبێ بەس ئەوەندە بهێنێ بە خێویکە ناتوانێت ناوی بگۆڕێ ناتوانێت بیکاتە ناو خۆیەوە ئەو مناڵە لە بەرەوەی باوکودایکی معروفن چێە ئەوەی معروف نەبێ بە پێی یاسا بە پێی مادەی 76 توانێت بیکاتە ناو خۆیەوە باشە زیاتر و منداڵانی کە فرێدراون و بە دیارکاوی لەم ماگی ڕەمەزانەدا تەمەنیان خۆی لە چ نەدەبینێتەوە کاک ئامر بەڵێ ئێمە جۆرا جۆر بوو دوو منداڵێکیکەوە فرێدرابوون مناڵی تازە بوون تازە لە دایک ببوون بەڵام ئەو منداڵانەی دیکە لە بینی بلین 2 ساڵەوە ئەگەیشتە تا 11 ساڵ و 12 ساڵ ئەو کەسانە بوون فرێدرابوونە سەر شەقامەکان هۆکارەکەشی ئەگەڕایە بۆ لایەنی کۆمەڵایەتیەوە یعنی یەکێکی لەوانە 5 منداڵ بوون 5 منداڵی کوڕ تەناتێکێکی دەستی شکا بوو بووە کێشە لە بینی ژن و مێردەکەیە پیاوەکەی لە دەرەوەی شار سەربازە خێزانەکەی و خاڵی لێرە بووە هەساون بە ناخۆشی بۆ لە تەلەفۆن لە بینیان خێزانەکەی هەساوە بە فڕێدانی هەر 5 مناڵەکە بۆ سەر شەقامەکە ئێمە لە بۆنەوەی یاسایەک نییە من بیگرم و محاسبەتی بکەم و ئیجراعات وەرگرم لە بەرامبەری بە ڕێگای پۆلیسی فریاکەوتن ئەوەی پێ نەژدە لە کەرکوو ئەوان هەساون بە جلکڕین و پێداوێستێک زەڕورەکانی ئەمان بۆی دابین کردووە هەماشت پۆلیسی کۆمەڵایەتیمان هەیە ئێمە لە شاری کەرکووک تایبەت قسمێک هەیە پێێنێت پۆلیسی کۆمەڵایەتی شورتە مجتەمەعیە ئەوانە هەڵەسن کارەکەن بە دوور لە هینە و بڵێن فەرمانی دادوەرەوە بەبێ ئەوەی قانونێک بگێتە دادوەر
ئێمە پێشەوە ئەمانە ئەنێرین بتوانین ئیسلاحێ بکەین، بتوانین ئەو دوو کەسە دوور لە یاسا بتوانین بگەێنینەوەیەک و کێشەکە چارەسەرکەین نەبەرەوەی بگێتە یاسا زەحمەتە یاخود یاسانیە من محاسبەی کەم یاخود یاسا بکرێتە ژێر دەست یاساوە احتیمالە حکمێ زیاد بخوا و ببێتە مای ئەوەی ئەو منداڵانە سەرگەردان بن. ئێمە توانیمانە بە ڕێگای پۆلیسی کۆمەڵایەتیەوە جلوبەرگیان بۆ بکڕین و یارمەتیان بدەین و بچین قسە بکەین لەگەڵ دایکیانە و لەگەڵ باوکیانە بتوانن بێت ڕێگای ئەوەی ئاشتەوە بن و ئەو مناڵانە بگەڕێنەوە بۆ ماڵی خۆیان. زۆر باشە. دەبێت بزانم و منداڵانی کە فرە دەدرێن و ئەوانی کە تا ئێستا هاتوونەتە لای ئێوە مامەڵەتان لەگەڵدا کردوون منداڵن لە ناوخۆی یاخود دایک و باوکیان ڕاستەوخۆ خەڵکی ناو شاری کەرکووکن یاخود لە ناوچەی هیترەوەیان هێندە ناو کەرکووکەوە؟ بڵێن بۆ دیاردەی فرێدانیان یاخود ئەشکەنجەدانیان بۆ فرێدانەکە بۆ ئەشکەنجەدانەکە بە هەموو جۆرەکانیەوە ئەو جۆرە مامەڵە ناتەن دروست و ناقانونی کە لەگەڵیانە دەکرێت. بەڵێ ئێمە ئەو کاماژەمان پێکرد پێش 2014 تا ڕادەیەک ئێمە ئەو کێشانەمان نەبوو لە ناو شاری کەرکووک. ئەمانەی کە لە دەرەوەی شاری کەرکووکن ڕاستە خەڵکی کەرکووکشی زۆرتیایە بەڵام خەڵکی دەشت و دەرە نەک ناو سنتەری شارەکە ئەمێ خەڵکی بڵێن دێهاتەکانن ئەیان هێنە ناو کەرکووک شارەکانی تریتیە بۆ من شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقیان هەرێمی کوردستان بەڵێتیای هەیە بەڵام ئەمانە وەکو بڵێن خەڵکی دەشت و دەرن نەک خەڵکی ناو شار بن یاخۆ خەڵکی سلێمان یا هەولێر بن یاخود ناو شاری کەرکووک بن نەخێر خەڵکی دەشتەکانن دێنە ناو شاری کەرکووک بە ناوەی تربیەتەوە ئەو لێدانی کە لێ ئەدرێ ئەو مناڵە لە حەدی خۆی دەرەچێ یعنی مناڵێکی 2 ساڵان کاتێک لێ ئەدەی هەموو جانی ئەبێتە بە جگەرە ئەیسووتێنی پشتی و زگی و دەستی ئەسووتێنی بە جگەرە و ئەنجاش هەڵێگرێدا بە عەرزە جمجمەی سەری درزی بردبوو گەیشتە مستەشفا یعنی ئێمە لەو حاڵەتەیە ئەگەر پزیشکەکان پێمانیان نەوتایە ئێمە نەمانەتوانی بگەینە ئەو نەتیجەیە هەستاین سکاڵامان تۆمار کرد لە بەرامبەر باوکی و باوکیمان دەستگیر کە فرەدایە سزنەوە یعنی ئێمە لە بۆنەی یاسایەک نییە ناتوانین هەموو کەسێ محاسبە بکەین یعنی ئەمانە زۆربەی سەرەکی خەڵکی دەرەوەی شار هاتوونەتە ناو شارەکە باشە بیانووی جیاواز لێ ئەدرێن باشە بە حکمی کە جنابتان پۆلیسی نێو شارەکەن هەموو ئەم جۆرە مامەڵانە دێتەوە بەردەستان ئەگەداری ئەو فراغە قانونیەن یاساییەن کە هەیە لە ناو پەرلەمانی عێراقدا بۆچی ئەم یاسای تایبەت بە منداڵان دەرنانرێ بۆ چاودێریکردنیان کێشەکەی چێ لە ناو پەرلەمانی عێراقا پەرلەمانتاران هەندی ئێوە ئاگادار بن بە دوواداچوونیان بۆم بابەتە کردووە ئێمە بەس ئەوەیان نییە بلین کاتێمە باسی حاڵەتێک گشتیەکەین تەنانەت یاسای ئەوە نییە بڵێن توندوتیژی بەرامبەر بە مناڵ توندوتیژی بەرامبەر بە ژنان هەمان شتە قانونی ابتزازی ئەلکترۆنی تا ئێستاکە دەست بەکار نەبووە قانونی بڵێن ئێستا سوالکردن لە کاتی 1969 دامەزرا بە پێی مادەی 390 لە 69 دانرا حاڵەتی سوالکردن لە ناو شارەکاندا ناگەیشتە ئاستی 2 نەفەر یاخود 3 نەفەر ئێستاکە لە ئاستێکی زۆر بەرزدایە ئەبێ ئەمانە پێداچوونەوەی بکرێ ابتزازی ئەلکترۆنی ئەو کاتە نەبوو لەبەرەوەی ئامێری مۆبایل و ئامێری کۆمپیوتەر و تۆڕە کۆمەڵایەتیەکان نەبوو ئێستاکە هاتۆتە مەیدانە چەندین ئافرەت و چەندین مناڵ و چەندین کەس حتا مدیر دایرەکان و بڵێن گەنجەکانمان تهدید دەکرێن و تووشی چەندین فەضایح بن و تەشهیرە بن بە بۆنەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە تا ئێستاکە قانونێک نییە من محاسبەی بکەم هەمان شت بینە سەر ڕادەی ئەگەر بینە سەر ڕادەی مخدراتش بدەینەوەی کە مادە هۆشبەرەکانە ڕاستە قانونێک دەرچوو محاسبەی ئەوواکە زیندانی هەتایەداتە سەری ئەوەی کەوا تیجارەتی پێواکە بەڵام مامەڵەکردن لەگەڵ کەسانێک کە مادە هۆشبەرەکەی بەکارهێناوە ئێستاکەوا لە زیندانە لە لای ئێمە ئەمە وەکو نەخۆشێک ئێمە دایدەنێنە بەر ئەو زەهرە توێکەڵی جەستەی بووە ناتوانێت لە سزنێکە ڕۆژانە ئەوێ محاولاکە ئەنتیحار بکە لە بەرەوەی دەرمانەکەی لێبڕاوە 6 مانگی پێسەپێنراوە ڕشەوان هەڵەسێ بە چەندین مشکلە لە ناو سزنەکان ئێمە ڕووبەڕوویە بینەوە ئەمانە وای کردووە ئێستا حتا عنفی ئوسەریش وای کردووە نتوانین ئێمە بەرامبەر هیچ پیاوێک کە لە ژنەکەیدا و دەرێ کاتە دەرەوە نتوانین ئێمە مامەڵە بکەین لەگەڵە لەبەرەوەی لێ ئەمە بارێکی شخصیە و کەسایەتیە بۆت نییە وەکو پۆلیس تەداخڵی بکەیت باشە
کاک ئامەر هەوڵ دەدەم دوا پرسیار لەسەرم بابەت ئاڕاستی جنابە بکەم دیارە بابەتەکە زۆر هەڵدەگرێ و من ڕەنگە لە داهاتوودا بەرنامێکی دیکە بکەم لەسەر ئاستی ئەوەی کە پەرلەمانتاران و حکوومەتی عراقی بۆچی تای سیاسیاکی تایبەت بە منداڵانی نییە وەکو دوا پرسیار دەمێ بزانم ئەو منداڵانی کە زۆر ئەشکەنجە دەدرێن کە زۆر دەستبەرداریان دەبن لەلایەن خێزانەکانی و حەز ناکەم بڵێم کە فرێدان ئەوانەی کە دەستبەرداریان دەبن زیاتر ڕەگەزیان کچەیان کوڕە. بەڵێ ئێمە وەکو بەپێی داتاکە بەپێی داکەتاکە ئێستا لە 150 کچە 150 کوڕە لەبەرەوەی ئەم مانگەدا نزگەی 13 حاڵەت بوو 5 کوڕ بوون 5 کچ بوون بەڵام ئەوانەی دیکەشکەوە ئەشکەنجە درابوو فڕێدرابوون هەردووشیان کچ بوون. بەڵێ کاک ئامر من زۆر سپاس دەکەم کە لەم تەوری بەرنامەکەمان میوان بووی مادوو نەبی سپاس بۆ بەڕێز ئامر شوانی کە بەڕێزیان و تەبێژی بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک بوون ڕاستەوخۆ لە کەرکووکەوە میوانمان بوون.